ئافرەتیش یەکێکە لەوانەیە کە دەبێ مافی پێ بدرێت، ئەوش وەکو ئینسانێک دەبێ مافی پێ بدرێت و ڕێکخراوە کۆمەڵ ڕێکخراوەکانیش ئەوەی کە ئیش دەکەن لەسەر مافی ئافرەت بۆی مافی ئافرەت پارێزراو بێ. بەڕاستی تا ڕادەیەک ڕێکخراوەکان کاری خۆیان کردووە، بەڵام ئەوە تەنها کاری ڕێکخراویش نییە، کاری هەموو لایە کە هەمومان بەیەکەوە دەبێت مافی دەوروبەرمان بپارێزین. ئافرەتیش ئینسانە، ئینسانیش قابلی هەڵەیە، چ ئافرەت چ پیاو، و بۆیە پیاوانیش ئەبێ بە فکرێکی گەورەتر بە سەبر و تەحەمولەوە بڕوان نەکێشەکە و تووشی هەڵەشەیی و تووشی کارێک نەبن کە دوایی پەشیمانی دار نەهات. من پێم وایە ئەوڕۆ کێشەی ئافرەت ئەوە نییە مافی درابێت یان مافی نەدرابێتێ، ئەوەی گرنگە ئەوڕۆ ئەو خەڵکە پەروەردە بکرێت، فێر بکرێت چۆن ڕێزێکتری بگری، چۆن ڕێزی پیاوەکەی بگری، چۆن ڕێزی کچەکەت بگری، چۆن ڕێزی یعنی بە شکلێکی عام مرۆڤ ڕێزێکتری ناگرێت.